سەرچاوەی ئاوی ماڵانی هەڵەبجە لە ڕووباری سیروان و سەرچاوەی زەڵمەوە دابین دەکرێت. ئەم ساڵ بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە ئاستی ئەو سەرچاوە ئاویانە کەمی کردووە. ئێستا مەترسی گەورە دروست بووە لەسەر پرۆژەی ئاوی هەڵەبجە. بە جۆرێک بەرپرسانی شارەکە زەنگی مەترسی لێدەدەن لەبارەی کەمبوونەوەی ئاو لە ناوچەکەدا. هاوڵاتیانی هەڵەبجە داوا دەکەن حکوومەت بە زووترین کات هەوڵی چارەسەری کەم ئاوی بدات و نەهێڵێت لە هاوینی ئەم ساڵدا قەیرانی کەمی ئاو دروست ببێت. دیارمی کوردستان ئەو ڕێکارانە بگرێتە بۆ ئەوەی کەمترین ئەو بەفیڕۆ بچێ و ئەو بیرانی کە لە ناو شارە پێشتر هەبوون کە ئاویان کە ئیشان دابینکردنی ئەو بۆ گەڕەکان ئەو بیرانە دووبارە بخڕێنەوە گەڕ و ڕژم بکرێنەوە و پاک بکرێنەوە بۆ ئەوەی ئامادەکاری بکرێت ئەگەر ئەو ئاوی ئەو پرۆژەیە نەما ئەو ئەوانە بەکاربێنێ وەکو بەدیلێت و ئەتوان سوود لە سەرچاوی ئاوی زەڵم ئەحماوە وەرگرن تا ڕادێک ئەویش بۆ کاتی پێویست ئەگەر بارودۆخە گەیشتە ئەوەی کە ئاو بەتەمای ئەتاوی نەمێنێت لەو پرۆژەیە. دیارە دیاردەی کەم ئاوی تەنها هەڵەبجە نییە کە پێوەی گیرۆدەیە. ئەم ساڵ بەعام ڕێژەی بارینی باران زۆر کەم بوو بۆ ڕۆژەیەکی زۆر کەم تۆمارکرا و بەپێی ئەو لێکۆڵنەوانە و ئەو شتانە شتەکراون لە هەڵەبجە کەم ئاوێکی زۆر دیارە. داوا لە دەستگا پەیوەندیدارەکانەکەین بەتابەت و ڕێکخراوەکان لە ناو هەڵەبجە ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە هۆشیارکردنەوەی خەڵکی کە پرۆشەر بڵاوکەنەوە بۆ خەڵکی کە ڕێنمایی بن هاوڵاتیان دەست بە ئاو بگرن. کەمێ ڕێنمایی هەیە بیخەنە بەرچاو پێوەری سعاتی ئاوەکە هەیە دووبارە پێداچوونەوەی بۆ بکەن. خەزانی ئاوی هەڵەبجە نزیک گوندی هەنەژاڵەی ناوچەی نەورۆلیە و پشت بە ئاوی ڕووباری سیروان دەبەستێت و ماوەی 6 ساڵە ئەم پرۆژەیە دامەزراوە و لێرەوە ئاو بەسەر ماڵەکانی هەڵەبجە دابەش دەکرێت. بەڵام پێدەچێت ئەم ساڵ نەبارینی بڕی پێویستی باران گرفت بۆ دابەشکردنی ئاو بۆ دانیشتوانی شارەکە دروست بکات. وابزانم حکوومەتی هەرێمی ئەلانی وشکە ساڵی کردووە لە بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە ئاو کەمی کردووە. ئێستا ڕۆژانە بەلانی کەم 2 بۆ 3 سانتیم ئاو دائەبەزێت لە مەوقعی پرۆژەکەی ئێمە. ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت پێچێتە لە مانگی حوتە ئێمە ئاومان لێ ببڕێت و پێویستیمان بە چارەسەری کوتوپڕ هەیە بۆ ئەوەی بتوانین ئاو دابینکەین بۆ هاوڵاتیانی شاری هەڵەبجە و سیروان سەی سابق. لە ئەگەری کەمبوونەوەی ئاوی ماڵان ئەرکی حکوومەتە پلانی هەبێت و ڕێگری بکات لە دروستبوونی قەیرانی ئاو. سەبارەت بە پلانی حکوومەت لە کاتی کەمبوونەوەی ئاوی ماڵان شارپرێز پەیوەندی کرد بە بەڕێوەبەری ئاوی هەڵەبجە و قایمقامی هەڵەبجەوە، بەڵام بە بیان و جیاواز ئامادە نەبوون لەو بارەیەوە هیچ لێدوانێک بدەن. شادی ئەمین، شارپرێز، هەڵەبجە.